بۆ چارەسەرکردنی تەواوی کێشەکانی وزە لە نێوانیاندا هەولێر و بەغداد چاویان لە دەرچوونی پرۆژە یاسای نەوت و گازە. پرۆژە یاسایە کە ماوەی 18 ساڵە ڕەشنووسەکەی ئامادە کراوە و ناکۆکیە سیاسیەکان ڕێگر بووە لەوەی پەسەند بکرێ. ئێستا لیژنەیەک لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق پێکهێنراوە بۆ نووسینەوەی ڕەشنووسێکی نوێ بۆ پرۆژە یاساکە. بڕیارە لەم هەفتەیەشدا جارێکی دیکە شاندی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکاتەوە و یەکێک لەو بابەتانی گفتوگۆی لەسەر دەکرێت پرۆژە یاسای نەوت و گازە. جێگری سەرۆکی پەرلەمان دەڵێت چاوەڕێ دەکەین کۆنیسی کۆتایی پرۆژەکە لە ئەنجومەنی وەزیران دەنگی لەسەر بدرێ تاوەکو بنێردرێتە پەرلەمان و پەسەند بکرێ. چاوەڕێکە نەربەگەیشتنی بۆ ئێرە ئەگەر خلافی لەسەر دروست نەبێوەکە و پرۆژە یاسایە بە هەمانگی نێوان هەردوو لە بێتە پەرلەمان بە تاکی دەڕەوە ئەگەر بێت و ئەوان بیانەوێت لە پرۆژەکەی غەدر لە هەرێمی کوردستانیا لە هەر پارێزگایەکی ترنەوتی بکەن بێگومان کێشەی لەسەر دروستە بێەوە سەرکەوتو ناوێت پرۆژە. پێشووتر هەولێر و بەغدا ڕێکەوتبوون لە دوای 6 مانگ لە پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق پرۆژە یاساکە پەسەند بکرێ، بەڵام 3 مانگ بەسەر ئەو وادەیی دیاری کراوە تێپەڕیوە و هێشتاش ئاسۆی دەرچوونی یاساکە ڕوون نییە. ئەندامێکی دەوڵەتی یاسا دەڵێت جگە لەو ڕێکەوتنی لە نێوان هەولێر و بەغدا کراوە پێویستە ڕێکەوتنێکی دیکەش لە نێو پەرلەمان بکرێ ئەگەر ناتێ پەڕاندنی پرۆژەکە بەم شێوەیە ئەستەم دەبێ. داوای هەرێمی کوردستان ئەوە بوو یاسای نەوت و گاز پەسەند بکرێت. سەرۆک وەزیرانیش بەڵێنی ئەوەی داوە، بەڵام هەتا ئێستا ڕێکەوتنی سیاسی نەکراوە بۆ تێپەڕاندنی ئەم یاسایە. غير حاضر لإقرار هذا القانون. بەگوێرەی ڕەشنووسی یاسای نەوت و گاز پرۆسەی دەرهێنان و سەرپەرشتیکردنی کێڵگەنەوتیەکان و هەناردەکردنی نەوت لە نێوان هەولێر و بەغدا بەگوێرەی دەستوور ڕێک دەخرێتەوە. ئەگەر ناکۆکی سیاسەکان ڕێگری نەکەن بڕیارە لەم وەرزەی خولی یاساداناندا گرنگترین پرۆژە یاسا بهێنرێتە پەرلەمان و دەنگی لەسەر بدرێت، ئەویش پرۆژە یاسای نەوت و گازە. بە پەسەندکردنی ئەم پرۆژە یاسایە کۆتایی بەو ناکۆکی و ململانیانی نێوان هەولێر و بەغدا دەیە کە ماوەیەکی زۆرە لەسەر پرسینە و دروست بووە. دیلان بەرزان، کوردستان 24 بەغدا.